غیابی تاڵەبانی و کاریگەری لەسەر یەکێتی نیشتمانی کوردستان قسەکردن لەسەر دابەزینی ئاسی ڕێخستنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان چۆنەتی خۆ ئامادەکردنی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و هەروە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان. بینرانی خۆشەویست لای شوێنێکن سڵاوتان لێبێت. ئەو تەوەران و چەندین تەوەری تری گرنگ و تایبەت بە بارودۆخی ناوخۆی یەکێتی نیشتمانی کوردستان دەکەینە تەوەرەکانی ئەڵقەی دووەمی ئەم چاپێکەوتنەمان لەگەڵ دکتۆر ئەرسەلان بایس ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان و سەرۆکی پەرلەمانی کوردستان. دکتۆر سڵاوت لێبێت. سپاس دەکەم. لە ئێستاە زیاتر لە 8 مانگەکە تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستان لە هەرێمی کوردستانە غایبە تەنانەت لە عێراقیش. کاریگەری غیابی تاڵەبانی لەسەر یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەی کە ئێوە وەکو بەرپرسە باڵاکانی یەکێتی هەستان پێکردووە ئەگە بە کوردی پێم بڵێ لە چیدایە؟ بێگومان مامزەلال شەخسێتێکی گەورە بوو نەک لە ناوی نیشتمانی کوردستان کە سکرتێری ئێمە بوو براگەورەی ئێمە بوو لەسەر ئاستی کوردستان و عێراقیش. ئێوە خۆتان دەزانن لەوەتەی مامزال لە عێراق نەماوە نەخۆشە وەزی عێراق بە کامل تێکچوو. جاران مامزال لەسەر چا خواردنەوەی قاوە خواردنەوەیەک هەموو مەسئولی حیزبەکان حکوومەتی کۆ دەکردەوە. ئێستا بە هیچ ناوێک ئەوان بێکۆدا نانیشن. لەسەری نیشتمانی کوردستانیش دەور تەسیرێکی زۆر گەورەی هەیە. چکە مامزەلال هەم مامەستامان بوو هەم برامان بوو هەم مەسئولمان بوو. بەڵام ئەو مەدرسەی ئەو دایناوە ئێمە هەمومان خوێندکاری ئەو قوتابخانەی مامزەلالین. بۆیە بە شێوەیەکی ئەو پەروەردەی کردوین کە گەلێ جار خۆشی لێرە نەبووە سیاسەتێکی نیشتمانی کوردستان هەر ئەو سیاسەتە بووە کە مامزال بۆ ئێمەی داڕشتووە و بە هاوکاری لەگەڵ مەکتەبی سیاسی پیادەمان کردووە. ئەو ماوەی ڕابردووش ئێمە سەر هەمان ئەو نەهج و ڕێبازە سیاسی دەڕۆین کە کاتی خۆی مامزال بەیەکەوە لەگەڵ ئەو دامان ڕشتووە. بۆیە لە ڕووی مەسەلە معنەویەوە بێگومان ئێمە تەسیرێکی گەورەی مامزالمان سەر کە حزوری نییە. بەڵام هەمووتان دەزانن مەکتەبی سیاسی نیشتمانی کوردستان سەرکردایەتی نیشتمانی کوردستان لەو ماوەی غیابی مامزەلالدا توانیوێتی سیاسەتێکی متەزین هاوسەنجی وەزعەکان پارێزێ و هەر هەمان ئەو سیاسەتەژە کە مامزال ساڵانی ڕابردوو پیادەی کردووە. دوکتۆر ئەوەی کە لە ئەستە جەماوەریەکە زۆر پاسەکرێ بێگومان ئێوە شوکو کەسە پلەپەرزەکانی ناویشێتی بەرگوێتان کەوتووە. گرێوێکی زۆر لەسەرەوە ئەکرێت کە لە غیابی تاڵەبانیدا یەکێتی ناتوانێت بە یەکگرتووی بمێنێتەوە. ئایا ئێوە تۆکو ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی چۆن ناتوانن بۆ قاعدەی خۆتانی بسەلمێنن کە ئەتوانن لە غیابی تاڵەبانیشدا تەنانەت ئەو یەکێتی ئیستا بە یەکگرتووی بمێنێتەوەوانەوە جیابوونەوەی تیا ڕوونەیە و هەوڵی ئەوە بن کە تەکەتول و باڵباڵینی تیا کاڵ بکەنەوە. لەو ڕۆژەوەی نیشتمانی کوردستان دامەزراوە تاکو ئەم ڕۆژ هەوڵ و کۆششی زۆر هەبووە بۆ ئەوەی نیشتمانی کوردستان لاواز بکرێ پارچە پارچە بکرێ لە بین ببرێ. دەوڵەتەکان هەرسێ دەوڵەتەکانی جیران عێراق و ئێران و تورکیا هەوڵیاندا و گەلێ جار ناوی نیشتمانی کوردستان بە حزوری جنابی مامزەلالیش مشکلمان بۆ دروست بووە. ئینشقاق ناوی نیشتمانی کوردستان بووە. بەڵام چونکە بناغەیەکی نیشتمانی کوردستان هەر لە ئەسڵە لەسەر ئەساسێکی ساغە دامەزراوە بۆی هەموو ئەوانە کە نیشتمانی کوردستان زیادە بنەوە یان دوای دەگەڕن ناوی نیشتمانی کوردستان یان وردە وەکو بڵقی سەر ئاو دەتوێنەوە. من دڵنیا دەکەم لەوەی کە سیاسەتێکی نیشتمانی کوردستان ئەمڕۆ سیاسەتێکی زۆر ڕاستە و هەمان ئەو خەتێک کە مامزال بۆ ئێمەی ڕشتووە یەکێتی مەکتەبی سیاسیش لە هەموو وەختێک زیاتر ئێستا تەبایە و لە هەموو وەختێک زیاتر مراعاتی ئەو وەزای ئێستا دەکا سیاسەتەکانی یەکێتی نیشتمانی کوردستانیش دەبینن ئێستا چەند متەزین و چەند مەسئولانە و چەند لە مەسلحەتی میلەتەکەماندایە. تۆ وەکو خۆت وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی داهاتووی یەکێتی لە دوای تاڵەبانی بەس داهاتوێکە بینیت؟ هەمان ئەو ڕۆژە دەبینم کە لە ڕابردووی نیشتمانی کوردستان چۆن سیاسەتەکانی خۆی بەڕێوە بردووە. چونکە هەمووان تەڵەبەی مامزەلالین بە شێوەیەک پەروەردەی کردوین کە بەبێ حزوری خۆشی ئێمە ئەو سیاسەتە بەردەوام پێ بدەین. ئەوەی کە زۆر باسەکرێت قسە لەسەرەوە کرێت کە لە ناوی یەکێتی چوار کەسی دەستڕۆیشتوو هەیە. ئەمە وەزاراوەیە کە بۆ مەکتەبی سیاسی یەکێتی بەکارهێنرێت. ئەگەر ناو مەکتەبی سیاسی حیزبێکی ئاوا بۆ ژمارەیەوە چوار کەسی دەستڕۆیشتووی تیابێ ئەوانەی کە دەستیان ناڕات لە داهاتووی یەکێتیە ڕۆڵ و پێگەیان چێ بێ؟
ئەمە شتێکی زۆر ئاساییە لە ناو مەکتەبی سیاسی هەر حیزبێکی سیاسیە چەند برادێک دەستڕۆیشتووی ئەساسین بۆ نمونە لە ناو پارتی دیموکراتی کوردستان 3 کەسیان مەسئولی 4 کەسیان مەسئولی ئەساسی ئەو حیزبن چونکە ئەوان ئەم پلە ئەساسیەکان بەدەست ئەوانەوەیە لێچێت نیشتیمانی کوردستانیش زۆر ئاساییە کە 3 کەس 4 کەس 5 کەس وەکو براگەورە وەکو نخبەیەک وەکو دەستەیەک هەیئەتێک دەستنیشان بکرێن بۆ ئەوەی وەکو مەکتەبی سیاسی وەکو کارگەری مەکتەبی سیاسی وەکو هەیئەتێک بۆ ئەوەی زیاتر وەکو براگەورە حسابیان بۆ بکرێ و مراعات بکرێن بە هاوکاری لەگەڵ مەکتەبی سیاسی نیشتیمانی کوردستان کارەکان بڕێ بن پێم وایە ئەوە کارێکی غەڵەت نییە کارێکی عیبە نیە کارێکی زۆر ئاسایی لە هەموو حیزبەکانی چونکە حتمما هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی ناپەرژێنە سەر ئەوەی بەیەکەوە دابنیشتن بەرنامەسازی بکەن حتمما هەموو وەکو یەکتر قووەتیان نیە حتمما هەموو وەکو یەکتر شازەی شوکارەکانی حیزبەکەی خۆیان نین بۆیە پێم وایە کارێکی زۆر ئاساییە و قووەتێکی نیشتیمانی کوردستانە. دکتۆر خۆتان پێتان وانە کە لە غیابی تاڵەوانیدا ڕەنگەیەکێتی ئەو قورساییە پێویستە لە دەست بدات بۆ وەرگرتنی پۆستەکان چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستانیشە شوێنی مامزال بە کەس پڕ ناکرێتەوە بوونی مامزال وەکو شخصەتێکی ئەگەر نەڵێ عالەمی شخصەتێکی ئەقلیمی شوێنەکەی پڕ ناکرێتەوە بێگومان نەبوونی مامزال فراغەکی وەرەی بۆ ئێمە دروست کردو لە مستەقبەلیشیان دروستیەکات بەڵام تا ئێستا ئێمە هیچ دراسەیەکی ئەومان نەکردووە کە مامزە ئەگەر نەخۆشەکەی بەردەوام بێکی نیشتیمانی کوردستان دەکات وەفاءن بۆ مامزەلال وەفاءن بۆ ئەو براگەورەی ئێمە تا ئێستا ئەستان لە ڕوومان نایە باسی ئەو مەسەلەی بکەین و پێویستیش ناکە باسی ئەو مەسەلەی بکەین چۆن دەبینی پەکەکە 15 ساڵە مەسئولەکەیان لە سزنە و احترامی مەسئولەکەی خۆیان گرتووە ئێمەش بە هەمان شێوە وەفادارین بۆ براگەورە و مەسئولەکەی خۆمان بەڵام ببوورە ئەگەر ڕوونکردنەوەی زیاترم بێتە وەڵامی پرسیارەکەم دەست نەکەو من قسەم لەسەرەوە کرد کە ئایشێتی ئەو هێزە لە دەست نایات بۆ وەرگرتنی پۆست و بۆ پێداگرتن لە وەرگرتنی پۆستەکان چ لە عێراق و چ لە هەرێمیشا بێت یەکێتی بە پێی بەرجەمەندی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتی خۆی ڕێژەی بڕیارەکانی خۆی دەدا لكل مقام مقال هەر وەختێک کە وەزع هاتە پێشەوە یەکێتی کامەی بە چاکزانی کام پۆستەکان وەرگێ ئەو کاتە دیراسی دەکا و قاری خۆی دەدا بەڵێ تا چەند ئەو دەنگۆیانە ڕاستە کە هەژمونی سیاسەتی پارتی بەسەرێکێتی ئازاڵە ئەمە ئەو دیعاایە تازە نییە زۆر دەمێکە یەکێت نیشتیمانی کوردستان خاوەنی سیاسەتی ڕاستوڕەوانی خۆیەتی ئەگەر یەکێتی خاوەنی ڕێی خۆی نەبووە لەژێر تەسیراتی پارتی بواە دەبای ئەم پرۆژە دەستورە بخرێتە ڕیفرەندۆمەوە مەکتەبی سیاسی پارتی چەندی جار لەگەڵ ئێمە کۆبنەوەیان کردووە عەجزیش بوونیە لە ئێمە هەندێکیان کە ئێمە هاوکاریان ناکرد بووی ئەم پرۆژە دەستور بخرێتە ڕیفرەندۆمەوە ئێمە نەماخستوتە ڕیفرەندۆمەوە ئێمە ڕێیمان فەرقی هەیە لەسەر کۆمەڵی مەسائلی سیاسی ئێمە لە بەرنامەی کاری هەڵبژاردننی خۆمان بەرنامەی تایبەتی خۆمان هیچ ڕەتێکی بە پارتیۆنیە بە قایمەی خۆماندا دەبەزین لەبەر ئەوە ئیتفاقی استراتیجی معنی ئەوە نییە ئێمە فۆتۆکۆپی یەکینیان لە هەموو شتێک ڕێیەکانمان وەکو یەکتری بێ یەکێتی خاوەنی ڕێی خۆیەتی خاوەنی پێگەی جەماهیری خۆیەتی لە کۆمەڵێکی لەگەڵ پارتی متفقین لە کۆمەڵێکی متفق نین بکەین لەگەڵ کۆمەڵێکی لەگەڵ گۆڕان متفق بین لە کۆمەڵێکی متفق نین بەڵام ئێمە بە چاچی دەزانین ئەم هەرێمی کوردستانە کە مەترسی زۆری لە سەرەتاک و ئێستاش هەموو پێکهاتەکانی کوردستان بە پارتی و گۆڕانی و ئیسلامیەکان هەمومان بەیەکەوە ئەم ئەزمونە ئیدارە بدەین بەیەکەوە تەفاهم بکەین بوتمانێک لە نێوانمان هەبێ ئەم حکومڕانیە بە شێوەیەکی مشتەرەک و لەس ئاساسێکی مۆدرنی ئەم سەدەمە بەڕێوەی بین ئەمە پێمان ڕاستە بۆیە ئەگەر دیعای بکەسێکی نیشتیمانی کوردستان لە دیعایە بەولاوە لە دژای تکنیکی نیشتیمانی کوردستان بەولاوە هیچ شتێکی تر نییە. دکتۆر ئەوانەی کە زیاتر قسە لەسەر ئەواکەن کە یەکێتی لەژێر هەژمونی سیاسەتەکانی پارتیایە چەند بەڵگەیەک بۆم قسانە ئەهێنەوە کە ئەتوانین بڵێن تا ڕادەیەک ڕەنگە نزیک بن لە منطقەوانێ ئەوژەوەیە کە قسە لەسەر واکرێت لە چەند بڕگەیەک چەند جومگەیەکی بنەڕەتی بەڕێوەبردننی هەرێمی کوردستانە یەکێتی خیابی هەیە بۆ نمونە لە سەرچاوەکانی وزەیە لە نەوت و سامانە سروشتیەکانە ئەوترێت کە یەکێتی ئاگاداریشی نییە ئەم سیاسەتە بەتەواوی بەدەست هاوپەیمانەکەیەوێتی بەڕێوەیەبات بۆ نمونە لە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانە قسە لەسەر واکرێت کە هەیمەنەی یەکێتی بەقەت پارتی نییە بۆ نمونە قسە لەسەر هێزی پێشمەرگەی کوردستان ئەکرێت لەسەر کۆمەڵێک لە جومگە بنەڕەتیەکانی تری بەڕێوەبردننی هەرێمی کوردستان ئەکرێت پێدوانیەوەش تا ڕادەیەک منطق بێ و نزیک بێ لە ڕاستیەوە هیچی ڕاست نین ئەوانە هێزی پێشمەرگەی کوردستان وەزیرەکەی نیشتیمانی کوردستان و ئەندای مەکتەبی سیاسی نیشتیمانی کوردستانە حکوومەتی هەرێم جێگرەکەی ئەندای مەکتەبی سیاسی نیشتیمانی کوردستانە هەموو شتێک ئەبێ ئاگادار بێ بە خۆشی ئاگادارە
تەنانەت لە مەسەلەی نەوتیش لە هەموو شتێک ئاگادارە نیشتیمانی کوردستان هیچ شتێک نییە ئاگادار نەبێ لە هەموو شتێک ئاگادارە بەڵێ ینی ئەتوانین بڵێن یەکێتی شەریکێکی ڕاستەقینەی پارتیە لەبەر ڕێوەبردنی نەوت و سامانە سروشتەکانە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و ئەو تەحالوفەی کە هەیەە لەم حکوومەتی هەرێمی کوردستان هەمویان مەسئولن لە بەڕێوەبردنی نەفت و غاز لە کوردستانە کە هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە نییە بڵێ ئاگای لە نەبێ ئاگای لە هەموو شتەکان هەیە بەڵێ زۆر قسە لەسەرەوە کرێت کە ڕێکەوتنی استراتیژی بەرپرسەکانی یەکێتی و پارتی زۆر ئاماژە بەوەیان کە ڕێکەوتنی استراتیژی شۆڕ نەبووەوە بۆ خوارەوە ئەمە هەمان ئەو ڕخنانە نییە کە ئەنجومەنی ناوەندی حیزبەکەی ئێوە ئاڕاستەیە کات تەنانەت لە چەند راپۆرتێکان ئاماژیان بەوەیەوە کە لەو زۆنەی کە جاران پێوترا زۆنی زەرد یەکێتی تەنانەت مدیری مەکتەبێکیشی نییە اتفاقی استراتیژی لایەنی ئیجابی تێدایە و لایەنی سلبیشی تێدایە لایەنی ئیجابیەکانی زۆرترن لە لایەنە سلبیەکانی بەڵام لایەنی سلبی تێدایە لە اتفاقی استراتیژی شەڕی ناوخۆنەما کە جاران جوانترین گەنجەکانی ئەم میلەتە لە شەڕی ناوخۆ شەهید دەبوون اتفاقی استراتیژی بوو بەهۆی ئەوەی ئەم ئاوەدانیە بێتە کوردستان ئەو هەموو قۆنسڵگەریانە بێنە کوردستان ئەو هەموو جادە و ڕێگاوبان و بوونی ئەو دوو مەتارە گەورەیە و ڕۆژانە چەندین ڕەحلەی تەیەران لە کوردستان دەبێت بەڵام معنی ئەوە نییە هەموو اتفاقێک هەموو جانیبەکانی ئیجابی بێ بەڵێ جانیبە سلبیشی تێدایە ئەو جانیبە سلبی ئێوەیە کە شۆڕ نەبووتە خوارەوە بەڵام ئەبێ هەوڵ بدرێ ئەم اتفاق استراتیژیە فراوان بکرێ گۆڕانیشی بێتە ناوێ ئیسلامیەکانیشی بێتە ناوێ هەمووان لە حکوومەت بەشداری بکەین بە سیغەیەکی تەوافقی ئیداری ئەم وڵاتە بدەین هیچ شتێک نییە لە دنیادا هەموو جانیبێکی ئیجابی بێ و جانیبی سلبی تێدا نەبێ حتا تەلەفۆنی مۆبایل کە چەند جانیبی ئیجابی تێدایە جانیبی سلبیش تێدایە دەیان عایی لەسەر ئەم تەلەفۆن ئەم مۆبایلە تووشی جێرمە و کێشە و تەنانەت کوشتنیش بوو بەڵێ دوکتۆر تا چەند ڕێگەی تێشەکە لەم نزیکانەدا ڕێکەوتنامی استراتیژی ئێوە هەمواری بکەنەوە یان دەستکاری بکەن یان بڕگەیت لێ زیاد بکەن هەر دقیقە و سەعاتێک پێویستمان پێبێ و بە تایبەت لە دوای هەڵبژاردنەکانە اتفاقی استراتیژی پێدا دەچینەوە هەمواری دەکەینەوە سەر ئەساسی واقعی ئەمڕۆ بەڵێ یعنی ئەوە بڕیارەکە لە دوای هەڵبژاردنەکان پێ بچێت نەخێر بڕیارەکە پێشی هەڵبژاردنیشە بەڵام ئێستا کاتی هەڵبژاردنە و تەنها لیژنەش پێک هاتووە دەمێکە بۆ پێداچوونەوە بە اتفاقی استراتیژی بۆی هەمەر بکرێتەوە بۆی استحقاقاتەکان هەر استحقاقات بچێتە شوێنەکانی خۆی بەڵام ئێستا هەڵبژاردن لە ئارادایە بەڵام حتمما دوای هەڵبژاردنەکان پێدا دەچینەوە بەڵێ کەم تەنگلیتان زیاتر لە ڕێکەوتنامی استراتیژی یەکێتی گلی زۆرتریان پارتی هەردوو لا گلەیان هەیە هەر کەسە هەر یەکە لە ڕوانگەی خۆی گرەی لە اتفاقی استراتیژیەکە بەڵام لایەنە ئیجابیەکانیشی فرامۆش ناکەن بەڵێ زیاتر گلەیەکانی پارتی لە چیدایە لە ڕێکەوتنامی استراتیژی لە ئێوە پێویست ناکەم لێکوانە باسی ئەو گلەیانە بکەم بەڕاستی بەڵام هەردوو لا بە پێی تێڕوانینی خۆی گلەیان لە اتفاقی استراتیژی هەیە و جانیبە ئیجابیەکانیشی ڕەچاو دەکەن و ئەم واقعی ئێستاش پێویستی بە اتفاقی استراتیژیەکە فراوان بکرێت هەموو لایەنەکانیش بکرێتەوە بەڵێ دکتۆر ئەمەوێ شتێکی بچووک بەپیر بیان ماوانێ لەو بابەتەی کە قسەمان لەسەر کرد لەسەر مەسەلەی زیاتر نۆت و سامانە سروشتیەکان یعنی ئەگەرێکێتی ئەگەی لە هەموو شتێک بێت لە بەتایبەتی لەو بابەتەیە کەواتە بۆ بریکاری وەزیری سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان نامێشی ئاڕاستی مەکتەبی سیاسی حیزبەکەی خۆی کردو قسە لەسەر واکەکە و چەند مانگێکە بریکاری وەزیرە بەڵام یەک پرۆژە یاسایی نەبینیوە یەک بڕیاری ئەو وەزارەتەی نەبینیوە من احترام هەیە بۆ ئەو وەزیر وەزیرە بەڵام ئەندامی مەکتەبی سیاسیە نە سەرکردایەتیە ئەندامێکی مەکتەبی سیاسی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو ئەندامە لەو لیژنەیە کە مەفروزە ئاگاداری لە هەموو شتەکان بێ من قسەی ئەندامی مەکتەبی سیاسەکەی خۆمان دەخوێنمەوە زیاتر بەڵێ ینی کەواتە هینەکەی ئێوە بۆ شێوەیە کە مەرج نییە بریکاری وەزیری سامانە سروشتەکان ئاگای لە هەموو بڕیارێکی وەزارەتەکە بێ ئەو تازە داوامی کردووە لەوێ تازە داوامی کردوی وەزارەتەکەش تازە وەکو وەزارەت شکارەکانی خۆی ئەنجام داوە بکنی هێشتا نەگەیشت بێتە ئەو ڕادەیە ئەوش پەلەی کرد بێ لە مەسەلەکان بەڵێ دکتۆر ئایا لە دوای هەشت مانگ زیاتر لە هەشت مانگ لە دووری تاڵەبانی لە حیزبەکەیەوە وەگەر قسە لەسەر پۆستی سەر و کۆماری نەکەین ئایا کاتی ئەوە نەهاتووە کە قسە لەسەر ئەوە بکەن ئەگەر کۆنگرەتان لە ڕێگەیە بێت کە بڕیارە مانگی 11 کۆنگرە ببەستن چارەسەرێک بۆ دۆخە بدۆزنەوە بۆ دۆخی سکرتێری گشتی بدۆزنەوە لەناو حیزبەکەیە من پێشتر لە وەڵامی پرسیارەکان پێم وت ئێمە وەفادارین بۆ برا گەورەکەی خۆمان بۆ سکرتێرەکەی خۆمان لەبەر ئەوە حتا نەفەسی لە تێدا مابێ ئەو جێگای پڕ ناکەینەوە ئێمە بەڵێ دکتۆر هیچ ئەگەرێک هەیە بۆی کە لەبەر ئەو دۆخی کە تاڵەبانی تێدایە
کۆنگری یەکێتی نیشتمانی کوردستان دوا بکەوێ. ئێستا ئێمە سەرقاڵی هەڵبژارنەکانین لەبەر ئەوە باسی ئەومان نەکردو کە کۆنگرە دەگرین یان ناگرین ئەوە لە کاتی خۆیان دیراسی و کات مەکتەبی سیاسی کرداتی قاری خۆی دەدا. بەڵێ کەواتە لە ئێستاە ئێوە هیچ قسەیەکتان لەسەر مەسەلەی کۆنگرە نەکردووە؟ نەمان کردو تا ئێستا. بەڵێ کارژێڕی لە پرسەوی دەستی کارژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی لە چاپێکوتنێکی نارتیا ئاماژەی بەوەیە کە هیچ بڕیاریشیان نییە بۆی کە دوای بخن تا ئەم ساتە وەکو بڕیار نییە دوا بخرێ بەڵام قسە لەوە نەکراوە کە ئایا کەی دەگیرێ چۆن دەگیرێ خۆ ئامادەکرد بۆ کۆنگرە تا ئێستا لەبەر هەڵبژاردنەکان ئێمە باسمان لەوە نەکردو. بەڵێ دوکتۆر ئەگەر بگەڕێمەوە بۆ مەسەلەی پەرلەمانی کوردستان بە پێی و یاساییکە لە 30 حوزەیران تێپەڕێنراوەی پەرلەمانی کوردستان تا 11 درێژ کراوەوە، بەڵام فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن بڕێریان داوە کە بەشداری لە هیچ کۆبوونەوەیەکان نەکەن کە پەیوەندی بە پەرلەمانەوە هەبێت، هیچ کاریگەری و قورساییەکی ئەبێت بەشداری نەکردنی ئۆپۆزیسیۆن لە کۆبوونەوەانەدا. من ئەگەر تەمەشای پەرلەمانی ئەمڕۆی کوردستان بکەی لە 28 ئەم مانگەوە حملەی انتخابات دەست پێ دەکات، بانگەشی انتخابات دەست پێ دەکات، هەتا 21 مانجینەوە پەرلەمانی کوردستان کۆ نابێتەوە، چونکە لەو حملەی انتخاباتە کۆ نابێتەوە، چونکە هەر کۆبوونەوەیەک دەبێتە بەشداریکردنی پەرلەمان بۆ بانگەشتی هەڵبژاردن. لە 21 نوێشەوە تا نەتیجەی انتخابات دەرەچی پەرلەمان کۆ نابێتەوە، کەواتە پەرلەمان فەقەت لە ڕووی پرۆتۆکۆلیەوە درێژ کراوەتەوە، هیچ پرۆژە یاسایەک داچێتە پەرلەمان ئەو وایە مناقەشە ناکرێت، بۆیە ئەگەر ئۆپۆزیسیۆنیش بکشێنەوە نەکشێنەوە هیچ تەئسیر ناکات لە پەرلەمان. بەڵێ یعنی تا یەکی 11 پەرلەمانی کوردستان کۆ نابێتەوە. بەڵێ کەواتە درێژکردنەوەکە شتێکی پرۆتۆکۆلیە بۆ حاڵەتی ضروریە، بۆ حاڵەتی بۆ پرۆتۆکۆلی حاڵەتێکی ضروریە، ئەگەر حاڵەتێک هاتە پێشەوە پێویستی بە کۆبوونەوەی ئیستیسنایی بوو پەرلەمان کۆبوونەوەی ئیستیسنایی دەکات بۆ حاڵەتە ضروریەکان. بەڵێ چونکە ناکرێت تۆ لە کاتی حملەی انتخابات و فەرزی ئەسواتە پەرلەمان کۆکەیتەوە. بەڵێ دوکتۆر لە ئێستایە کە بەرەو هەڵبژاردنەکان ئەڕۆین و لە 30 حوزەیران بە دواشەوە تونترین گرژی و ئاڵۆزیمان لە نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بینی، بە تایبەتی ژەمە بڵم لە نێوانی شێتی و گۆڕان بینیمان. تۆ خۆت داهاتوی پەیوەندی نێوان حیزبەکەی خۆت و بزوتنەوەی گۆڕان چۆن بینی؟ پێت وایە هەر بەم شێوەیە ئەمێننەوە جارجار گرژی و ئاڵۆزی و جارجار ڕێککەوتن؟ ئەمە پەیوەستە بە بزوتنەوەی گۆڕانەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی جەنابی مام جەلال ماوەیەکی زۆر کەم لە دوای زیابوونەوەی بزوتنەوەی گۆڕان چەند قەناتێکی پەیوەندی لەگەڵ گۆڕان دروست کردووە، تەنانەت خۆی سەردانی کردوون و هەمیشە خەڵک لە مامزار خەڵکی ڕاستپاردە بۆی پەیوەندیان پێوە بکە بۆی ئەو گرژە نەهێڵینەوە بەدەست گۆڕانە. ئێمە هەمیشە لەگەڵ ئاشتین، لەگەڵ تەباین، لەگەڵ قبولکردنی ڕێی بەرامبەرین، لەگەڵ دیموکراسین، بەڵام ئەگەر گۆڕان لەس ئەو سیاستەی خۆی بڕوە هەم بۆ خۆی زەرەر دەکات، هەم زەرەری لە میلەتەکەمانەدا. دەرگایەکی نیشتیمانی کوردستان کراوەیە بۆ هەر ڕێکەوتنێک، بۆ هەر دیالۆجێک، بۆ هەر کارێکە لە مەسلحەتی میلەتەکەماندا بێ. بەڵێ تا چەند ئەوە گەران نزیکە کە جارێکی تریش ئێوە وەکو یەکێتی دەست پێش خەریب بکەن بۆ باشکردنی پەیوەندیەکانتان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان؟ زۆر کارێکی ئاساییە لە ئێمە لە پێناوی مەسلحەتی میلەتەکەمان ئێمە هەموو شتێ دەکەین. پێت وانییە لە کاتێکا بەرەوە هەڵبژاردنانە ئەڕۆین لە ئەگەری بۆ نمونە ڕوودانی جۆرێک لە گرژی لە پەیوەندیەکانی نێوان ئێوە و پارتی لە ناوچەی هەولێر و دهۆک ڕەنگە ئەمە بێتە هۆکار بۆ نزیک بوونەوەتان لە بزوتنەوەی گۆڕان؟ هیچ پەیوەندێکی بەوە نییە، چونکە ئەوەی ئێستا گۆڕان شەریکی نیشتیمانی کوردستان دەکە هیچ حیزبێکی تر نایکە. لەبەر ئەوە بڵێ لە کاتی هەڵبژاردن بکەین ئەگەر پارتیش ئێمە کۆمەڵێک ترازانمان زیاتریش لێک بترازین، بەڵام ئەمە نابێتە هۆی ئەوەی نە ئێمە لەگەڵ گۆڕان لەگە پارتی ئەو پێک هەڵبژاردن بکەین. خۆش دەزانین لە ناو پەرلەمانی کوردستان بە منیان وت سەدام لە تۆ شەریفترە، بوتلیان تێگرتم، بەڵام دڵم فراوان بوو، هەردوو چارم عەفو کردو. بەڵێ یعنی دوکتۆر تۆ قەناعەتە بەوەیە کە لە چ دۆخێکایەکێتی و گۆڕان ئەتوانن پەیوەندیەکی هاوسەنگ و تەبا و ئاشتیانە بپارێزن لە نێوان خۆیانە؟ گۆڕان واز لە دژایەتێکی نیشتیمانی کوردستان بێنێ، واز لەوە بێنێ کە لەسەر ئەساسی کادیرەکان و قاعدێکی نیشتیمانی کوردستان گەشە بکە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دەرگای کراوە بۆ گۆڕان بۆ ئەوەی تەفاهم بکەین بێکەوە دابنیشین، بەڵام گۆڕان تونتیژەکانی گۆڕان ناهێڵێ ئەو دەرگایە بکرێتەوە، هەمیشە دەرگاکانی داخستووە. بەڵێ بەڵام لە بەرامبەرە پێت وانەیە کە بەشێک لە قاعدەی ئێوەش بەرامبەر بزوتنەوەی گۆڕان تونگن، یعنی ئەگەر شەڕ ڕاگەیاندن بێ ئێوەش کەناڵی ڕاگەیاندنتان هەیە کە شەڕ ڕاگەیاندن بەرامبەر بزوتنەوەی گۆڕانەکە
کۆمەڵێک لە قاعیدەتان بەتایبەت لە گەنجەکان ڕۆژانە هێرشەکەنە سەر بزوتنەوەی گۆڕان سەر لایەنگرانیان سەکاندی دەکاریان دژایەتی گۆڕان بێکی نیشتیمانی کوردستان مەدروسە بە بەرنامەیە بەڵام وەڵامدانەوەی کادرەکان یەکێتی لە خۆشەویستی یەکێتی و دیفاع لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەژنی ئەمە هیچ بەرنامەیەکمان نەبوو لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بۆ دژایەتی هەمیشە بەرنامان ئەوە بووە وەزعەکان ئارامکەینەوە بەڵێ یانی ئێوە مەدروست دێ ئەندامێکێکی لە خوارەوە کادرێکی لە خوارەوە لە فێسبوک لە شوێنەکانی خۆی ئازادە جاجا قسە بێکی نیشتیمانی کوردستان خۆشی دەڵێ بەڵام لە کەناڵی گەلی کوردستان ئێمە هیچ بەرنامێکی توژیمان لە بەرامبەر گۆڕانی ئەوەی کە هەشە تەنیا دیفاعە و ڕەتفعلە بەڵام دەستپێشخەرێکە گۆڕان بەڵێ دوکتۆر ئەگەر لەسەر هەڵبژاردنەکان هەڵوەسا بکەین قسێکی زۆر لەسەر تۆماری دەنگدەران و لەسەر دووبارەی ناوی دووبارە و مانەوەی ناوی مردووەکان نەکرێت ئەم کێشەیە بەکوێ گەیشتەوە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیانە ئەنجامەدرێن پێم وایە و تۆماری دەنگدەرانش پێداچوونەوەی بۆ نەکرا هەڵوێستی ئێوە چیە بێت ئێمە وەکو پەرلەمانی کوردستان بە کتابی ڕسمی داوامان کردو لە مفۆزی هەڵبژاردننی عێراقی کە لیستەکان پاکەنەوە لەوە ناوانەی کە زیادەن و ئەوان جوادیان بە ئێمە داوە کا لەسەر ئەوە بکەن کاتی خۆی وادیان لەسەر ئەوە داوە یەکێت نیشتیمانی کوردستانی بۆ خۆشی هەمیشە داوای ئەوەی کردووە بەڵام ئەگەر هەموو مەسەلەکان ئێمە لەگەڵ ئەوە داین کە هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا بکرێ پەرلەمان لە 21 ئەنجومەنی محافظەی لە 21 ئەنجام بدرێ بەڵێ دوکتۆر ئەو ڕەخنەی کە لە یەکێتیەکیرێت قسە لەسەر واکە یەکێتی تا لیستی خۆی جانەکردەوە بۆ هەڵبژاردنەکان قسەی لەسەر مانەوەی ناوی مردووەکان و هەسە پاکردنەوەی تۆماری دەنگدەران ناکرد بەڵام ساکە بە لیستی جادا هەڵبەزێت ئەو بابەتی بروژان و قسەی لەسەرەکات ئەگەر یەکێتی ئەوەی شاردۆتەوە ئەی معارەزە بۆ کاتی خۆی باسی نەکردووە ئەو بۆیان معارەزە باسی کە بۆ باسی نەکردەوە لەبەرۆ هیچ لایەنە کەستیان بۆ نەکردووە کاتی خۆی ئەبوو گۆڕان و کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی باسی ئەو ناوە زیادە نەبکەن یەک کەس باسی نەکردووە ئێستاش ئەو ناوانە بەشی زۆرێکی نیشتیمانی کوردستان ئەو ناوانەی کەشف کردووە و داوای کردووە کە ئەو ناوانە لە لیستەکان بسڕێنەوە و ئیشیشی لەسەر کردووە مزەکەرەشی داوە لە لیژنەش تاکیدیان سەرەوە کردوێتەوە لەبەر ئەوە ئەو قسەیە لە ڕوانگەی علمی و زانستیەوە ئەساسی نییە بەڵێ دوکتۆر ئەگەر زۆر ڕاشکاوانە پێم بڵێیت لە ڕابردووە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە کێ سوودبەندی یەکەم بووە لە مانەوەی ئەو ناوانە و ئەو تۆمارە بۆ شێوەیە بەڵام حەزەکەم تۆ ئەم ناوبڕە کورتا وەڵام بێتەوە خۆشەویستان پاشم ناوبڕە کورتا گەڕێنەوە لاتان